بەڕێزانم کاتتان باش لەسەر شاخی گۆیژەم دیارە لێرە لە کاژمێر ینی دەی سەر لە بەیانی بەفر و شڵێوە دەبارێت و ئێستا نزیکەی 5 سانتیمەتر بەفر لەسەر شاخی گۆیژە و لەسەر شاخی ئەزمەر باریوە و کەشێکی زۆر ساردەیە تا ئێساشی لەسەر بێ پروشە و شڵێوە و بەفر و ئیترەمووی تێکەڵ بووە بەسەریەکە. ئەڵبەت وەک زۆرینەی کات کە کاتێک لە کاتی ئەم بەفربارین و کەشە خۆشانە بەشێک لە خەڵکی و بەشێک لە گەشتیاران دێنە شاخی گۆیژە و ئەزمەر و لێرە بە مەبەستی چێژبینین و گرتنی وێنە یادگاری دێنە سەر ئەم شاخی گۆیژە و ئەزمەر و چێژ دەبینن لەو کەشە ئەچەنە کەشێکی سارد و سۆڵەیە بەڵامی ترەوە تاوە لێەوە گەرمیان کردووە خەڵک شێلم دەخوات چایگەرم شیر نیسکافە بەشێک لەم خەڵکانە خەڵکی گەشتیارن و هاتوون بە مەبەستی چێژبینین لەو کەش و هەوای ببینن لە دیمەنەکانە ئەمە خەڵکێکن هاتوون لێرە بە مەبەستی چێژبینین و بە مەبەستی ئەو کەشە خۆشەی کە لە شاخی گۆیژە و ئەزمەر جابە بزانین ئەمانە کوردن یان عەرەب. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. مرحبا، من وين جاي حبيبي؟ من بغداد. من بغداد. هي شنو شعورك، شو إحساسك من محافظة السليمانية وخصوصا جبل قويجة وأزمر؟ أجواء اسبانية كلش حلوة وما شاء الله الأجواء يعني تحتاج تشوفها بعينك بعد. بارد بس باردة ثلج علي واقفة. السليمانية من أجمل المحافظات اللي أطب لها أنا السليمانية. وخصوصا جبل قويجة وأزمر. يخبل عالم ثاني. حبيبي على عيني. حبيبي الشرف. بلى قناة فار. قناة فار. حبيبي على عيني. أما بشكل لو قشيرانا وكوباسم كرد دياروا لشاركاني ناوەڕاست خواروی عێراقەوە هاتوون وەکو باسی دەکەن خۆیان دەڵێن کەشی گۆیژە و ئەزمەر شاخی گۆیژە و ئەزمەر وەکو خۆی دەڵێ خەبەڵ یعنی بەڕاستی چێژێکی تایبەت دەبینن هەر کەسێک کە جگە لە خەڵکی سلەیمانی و خەڵکەکانی دیکە. سڵاوتان لێبێ ئای ڕێسان هەیە شا گەرمتان کردووە هەموو لە هەبەخێ لەو خوا نەعمەتی خۆی تاالە ئەش شادی بۆکەی برا لەو خەڵکی ڕۆژەڵات بەڵێ ڕۆژەڵات لە ڕۆژەڵاتیش بەفری باش باری لە خوا بە زیاد بێ وانە ئەرەوەڵا لە ئێوە زیاتر گۆرانێ شادەکان ئەرەوەڵا دێمە خۆی خەڵک لە خۆشییا بێ لە شادیا بێ خۆشتان هەمیشاوە دڵتان خۆشە لەخوا بە زیاد بێ جارە لەم کەشە ساردەیەوانی ئێمە بە خەڵکۆ بەنین چەند ساڵە بەڕێزت خەریکی ئەم 2 ساڵە 2 ساڵ ئەرەوەڵا های لە 6 ساڵ قوربانی ئەو هەربژی دەستان خۆش بێ. بەڕاستی ینی لەم کەشە تایبەتەی شاخی گۆیژە و ئەزمەر سڵاوتان لێبێت. ئەوە کوردێکی شم بینی دەنگ واسان چۆنە خەڵکی سلێمانی نێوە نەوەڵا کەلاش ئای بەخۆشی بێ دەی بەخێر بن کەشەکە خۆشە وەڵای خۆشەوە سارد ساردە ئێمە ڕاناتوین ساردە وایە لە کەلارم کەشە ساردانە لا ئێمە ساردە ڕاستە دەی لە خۆشی بن کەشەواکەتان لا چۆنە لێ وەڵا زۆر خۆش زۆر خۆش. بەڵێ وەکو دەبینن لە دیمەنەکانە وەکو باسم کرد. مرحبا حبيبي من وين جاي؟ من تكريت. هي شو شعورك شنو إحساسك من جبل قويجة وأزمر؟ والله احنا هاي سليمانية مدينتنا كلها الثانية حلو. اي وهاي اجواء احنا ما عندنا ثلج وما ثلج وجايبين احنا العائلة هنا. اي والله نغير جو. والله احنا نقول دائما ان شاء الله الامن والامان على العراق كله ان شاء الله ويحفظ اهل السليمانية واستقبالهم الحلو يعني. هذا هنا موسيقى استلمونا هناك الشباب ما قصروا. ربي يحفظكم ان شاء الله ويخليك. بەڵێ وەکو باسم کرد کە شوهەواکە لەگەڵەوەی ساردە بەڵام هەموو کەسانی دێنە ئێرە هەر لە ئەو گەشتیارە عەرەبانەی کە دێنە شاخی گۆیژە و ئەزمەر و هەروە خەڵکانی دیکە لە شوێنەکانی دیکەوە کە ئەو بەڕێزە باسی لەوە کرد لە کەلارەوە هاتووە خەڵکی کە هەبوو ئەو کەسانەی کە خەریکی ئەم جاوەڕاستی ینی ئەو هونەری سەرجادەیە ئەوە با باسێکیش لەوە بکەم هونەرێکی زۆر جوانە بە تایبەتی لەم کەشانەیە
یعنی چەند کەشەکە خۆشە ئەوان هێندەی کە دڵی ئەو کەسانە خۆشەکەن ئەو گەشتیارانە خۆشەکەن کە بە مەبەستی چێژبینین دێنە شاخی گۆیژە و ئەزمر. بەڕاستی ئەگەر باسێکیش لە کەشوهەوا بکەم بە گوێرەی پێشبینەکانی کەشوهەوا بێت ئیتر بەفر لە ڕەنگە ئەم شەو یان با بڵین لە دەمە و بەیانی لە بەرەبەیانیدا کەشێکی سارد شەختە و سەهۆڵ لە ناوشاری سلەیمانی دروست ببێت و ڕەنگە بەفرێکی کەم و بەتایبەتی لە ناو سنتەری شاری سلەیمانی ببارێت و لەگەڵەوەی کە لە شاخەکانی ژەوە دێساوی تر بەفربارین دەستی پێ کردو و ئەوەشکەی بینن لە دیمەنەکانە ئەوە پروشەی بەفرە. جام بیرم یەت هەمیشە و کەسانی قەدیم دەیانوت کاتێک کە پروشە دەبارێ ئیتر شوێنی بەفر خۆش دەکات. بەڕاستی ئەمە پێچێ شوێنی بەفر خۆش بکات بۆیە لە سنتەری شاری سلەیمانیش پێشبینی دەکرێت بەفر بارێت.